ئەرسەلان عەبدوڵڵا بەڕێوەبەری دیسکی وەرزش لە 1964 سڵاوی لێ بێ. چۆن واتیە سلێمانی؟ والله هەر بە هەوەس هەر بە هەوەس. هیچی دیلان گیان چۆنی؟ دەگو باش تۆ چۆنە؟ باشم، سپاس. ئەم ناوە ڕوو ناکردەوە چاوەڕوانی چەند بە چەندەکە ئەمشەو؟ من بەوە نەهاتوم زانم چەند بەچەنە بێت هاتووم یاریەکی خۆش ببینم کەشێکی کوردانە ببینم یاریەکە هەستێکی تایبەتی تێدایە و ڕۆبەڕاستی هەولێر و نەورۆز لەبەرەوە بەڕاست چاوەڕێوە نیم چێ چەند گۆڵەکە و چێ چەند گۆڵ ناکە میمەوە یاریەکی خۆش ببینین کەشێکی خۆشی وەرزشی ببینینەوە چۆن پاڵپشتی یانەی نەورۆزەکەن بۆی کە لەو دۆخەداراییە دەربچێت؟ وڵای دیلانجیان خۆتە زانی وەکو میدیا ئێمە ئیشمانەوە ئەو فترەی ڕابردوویشی زۆرمان لەسەر کرد خۆشت بەشێکی لەو پرۆژەیە کە 1964 هەوڵی زۆری دابۆی کە هەستێکی کوردانە و سۆزانە بۆ خەڵک دروست بکات بۆی کە یارمەتییانێ نەورۆز بدەن بەو قەیرانێکە تووشی بووە ئەرچی میدیاکارانی شەر ئەوەیە ئەو بابەتە زەخکەنەوە بۆی کە دەسەڵاتداران سەرمایەداران هەتانە خەڵکی ئاسایش بار شێوێ بێ بەشدار بن لەوەی کە یانەی نەورۆز نەکەوێت تووشی لەو قەیرانە زیاتر دووچار نەبێ بۆی کە بتوانێت بەشدار بێ لە خولەکە و ئەو کەشە جوانەی سلێمانی ببێنێتەوە چکە بەڕاستی یعنی بێ و پەیامە بگەێنم حکوومەتی هەرێم دەسەڵاتەکان حزبەکان پێویستە یعنی ئەو دیمەنە بە شێوەیەکی جیاوازتر ببینن کە خەڵک مەشغوڵە بە وەرزش خەڵک ئاسوودەیە بە وەرزش بە یاریگا بە تۆپی پێ لەبەرەوە دەبێت دامیەوە بکەن واز لە ناسنامەی نەورۆز بێن هیچێ عیلاقەمان بابەوە نەبێ ئەوە یانەیەکی شارێکە هەڵوێستی خەڵکە بەلاو چۆن بوو؟ وەڵی زۆر جوان بوو بە تایبەتی من کە لە هەولێرم خۆتە زانی یعنی بەشدارێکی زۆر باشە بوو بەڵام بەداخەوە یعنی هێشتا لە ڕووی مادیەوە بۆ شوێنەوە بەڵام وەکو هاوسۆزی وەکو بەشداریکردن تەسەوڕەکەم یعنی زۆر جوان بوو بێت هەم هەر وەک لە دهۆک و لە زاخۆ و لە شوێن کەش بینیمان